الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەتێکی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە کە ئەم ئەڵقانە زۆر تایبەتە و تایبەتە بە زانایەکی گەورەی کوردستان و زانایە کە بەڕاستی پێگەیەکی گەورەی هەبوو مێژوویەکی ڕابردوو و داهاتوویشی بۆ خۆی جێهێڵاوە. پێمان خۆش بوو ئینشاڵڵا لە خزمەت کۆمەڵی مامۆسای بەڕێز و خۆشەویستە باس و شوێنەواری ئەو مامۆسا گەورەیە و ئەو زانا گەورەی کوردستان بە ئێوەی ئازیز و خۆشەویست ئاشنا بکەین و بۆ زیاتر تیش بخینە سەر ئەو پێکە کۆمەڵایەتی و دینیی کە هەیبووە و لە خزمەتیە ئەم دوو ئەڵقەیە ببینە سەر فەرمونون بەشی یەکەمی ئەڵقەی ئەمشەوە. شێخ بابا عەلی تەکیەیی قەرەداغی کە کوڕی شێخ عەبدوڵڵای شێخ عەلی مەلای شێخ محەممەدی شێخ عەلی ڕەشە. شێخ بابا عەلی لای زانا بەناوبانگەکانی سلەیمانی و هەولێر خوێندوێتی و مۆڵەتی زانستی لە مەلا عومەر ئەفەندی هەولێر وەرگرتووە. دوای ئەوە وانەوتنەوەی لە مزگەوتەکەی خۆیان لە سلێمانی بووە. دانراوی لە نەحو و سەرف و چەند زانستێکی تردا هەیە. شێخ بابا عەلی خاوەنی ڕێزێکی تایبەت بووە لە لای هەموو موسڵمان و مەسیحی و جوولەکەکانی شاری سلەیمانی. مەسیحیەکی وەکو کەریمی عالەکە زۆر جار لە مەجلیسی شێخ بابا عەلیە دانیشتووە. پێکەوە قسەی خۆشیان کردووە و لەبەر ڕێزگرتن لە شێخ لە سازکردنی مزگەوتەکەیە بەشداری کردووە. مامۆستا شێخ بابا عەلی کوڕی شێخ عەبدوڵڵایە، کوڕی شێخ عەبدوڵڵایە، شێخ عەبدوڵڵا کوڕی شێخ عەلی مەلایە. شێخ عەلی مەلا مەلایەک بووە، نەک ئەوەنە بەناوبانگ بووە، یعنی لەم هەموو سلێمانیە لە سەردەمی ئەوە، یعنی تەنها لەگەڵ شێخ عەبدوڵڵای خەرپانی ئەوی شەرتەکێیە کە مەلا چاک بووە، ئیتر هیچ مەلایەکی تر نەیوێراوە قەت شان باڵەشانی. شێخ عەلی مەلا قوربان لە تەکیە بووە یاخود لە سلێمانی بووە؟ شێخ عەلی مەلا ماوەیەک لێرە لە مزگەوتی گەورەی شێخ خەتیب بووە، لە تەکیەش بووە، زۆر چۆتەوە تەکیە لە دواییە، یعنی بڵێن مەرقەدی پیرۆزی لە تەکیە بەنسبە شێخ عەلی مەلاوە. شێخ عەبدوڵڵا شەر مەلا بووە. شێخ بابا عەلی مەلایەکی زۆر زۆر مەشهوور بووە، لە سلێمانیە دانیشتووە، لە سلێمانی شاهر دووبارە ژنی هێناوە، ژنەکەی هەرچەندە خزمە بەڵام لە سلێمانیا هێناوەتی. لە قەرنی لە قەرنی 19 و لە قەرنی 20 لە ساڵی 1940 ئەمریخای کردووە، تقریبەن 85 ساڵی عومر بووە. لەبەرەوە شێخ بابا عەلی ناسراو بووە، خوێندنی لەکوێ بوو؟ خوێندنی لای مەلا عومەر ئەفەندی هەولێر بووە. یعنی چۆتە هەولێر؟ چۆتە هەولێر بوو خوێندن. مەلا عومەر ئەفەندی هەولێر بووە، لەوێ ڕێزێکی زۆریان گرتووە هینی شێخ بابا عەلی، حتا وتوێتی تۆ وەکو مناڵی خۆمان هەرە بێ لە ماڵەوە بی بە شێخ بابا عەلی فەرمووەش. لێرە نوکتەیەک هەیە بە تۆزێک باسی بکەم. شێخ بابا عەلی لە هەولێرەوە یەتەوە بۆ سلێمانی، لە ڕێگا تووشی دوو کەسە من مانگایان دزراوە، مانگەکەیان. شێخ بابا عەلی فەرمیوە بە پێهێنەوە وەختا هاتووچوو کە یەتەوە پێڵەن شێخ بابا عەلی ئەڵێ بۆ چێ گەڕێنیەوە؟ یەکێکیان ئەڵێ وەڵاهی مانگایەکمان دزراوە بۆ مانگاکە ئەگەڕێین، ئەمانەی بیدۆزینەوە. ئەویش ئەڵێ من پێتان ئەڵێم لەکوێیە بچن، ئەگەر وتیشیان لای ئێمە نییە ئەوە هەر لای ئەوانە. ئەینێرێ وەلا ئەم مامۆستا مەلا عومەر ئەفەندی هەولێرە پیاوێکی دەوڵەمەند بووە، مامۆستا مەلا عومەر، یعنی مامۆستاکەی خۆی مەلا گشتیان پێوەگی چک، مامۆستاکەی خۆی پیاوێکی زۆر دەوڵەمەند بوو، وەتەنگ پارەشەوە نهاتووە. ئەینێرێ وەلا ئەوەڵێ ئەچن ئەڵێن قوربان مانگایەکمان دیار نییە، ئەڵێن هێناوێنە بۆ دیوەخانەکەی جەنابە بۆی بۆ میوان سەری بڕی، مانگەکەمان بەرەوە.
ئەگە سەرە نەبڕیەوە ئەویشەڵێ نەختێبی لێکاتەوەڵە بەخوا ئەمە ببێ و نەبێ ئیشی شێخ بابە عەلیە ئیشی ئەوە ئەمە چێتان توش بووەڵم و ئەمە لایەکمان توش بووە مەلاکە نێزەریشی بەسەرێ ئەوای فەرمووە ئەوانیش کە بیر لێکاتەوە ئەمە شێخ بابە عەلیە ئەڵێ ڕازەکە ئەو مانگان هێناوە بۆ دیوەخانەکەی ئێمە سەریشیان بڕیوە ئەوە چەندتان پێداوە ئەڵێن قوربان 2 دینارمان پیاوە دیارێ زەمانە هینە فەرمیێ شێخ بڵێن مەلا ئەبوبەکرچکە مەلا عومەر ئەڵێ کە مادام هێناوێنە بۆ ئێرە و سەریشمان بڕیوە من ئەوە 4 دینارتان دەمێ 2 مانگای پێ بکڕن 4 دیناران داتێ ئەڕۆن بەڕێی خۆیانەوەی تر تەنها شێخ بابە عەلیمە بەسی ئەوە بووە لە ئیشەکەیانمە بەسی ئەوە بووە کە ئەوان نەگەڕێن قورئانێکیشیان پێ بووە بۆ قورئانەکە پێ ناخۆشە بووە کە خەڵک قورئانە دەن ئەیگێڕن و لەوە قورئانەکەشی ڕزگار کردن زانیوێشیتی کە مامۆستا مەلا عومەر خێرەومەنە و بۆیانە بژێرێت و ناتێن زانیشێتی بژێرە وەلا سەخت نییە ئەنجا شێخ بابە عەلی بە تەنگ دنیاوە نەهاتەوە بە هیچ جۆرێ یعنی دنیا هەر مەبەست نەبووە نەکەم و نەزۆر مەبەستی نەبووە قەت ئەڵەن تااقەتی نەبووە پارە بخاتە گیرفانیان نێخستە باخەڵی هەر لە ژێر حەسیرێکی هەبووە لەژێر حەسیرەکان دایناوەی تر هەر کەسێک چوو بێ سەرفیاتی خۆی لێ کردووە ماڵی خۆیان و غەیری خۆیان و ئەوانە هەموویان چوون سەرفیاتیان لێ کردووە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه يا أخوة بخير بين سرچاو كان من سپاسدانەکەین بۆ دامەزراندن و دەستپێشی ئەم بەرنامەیە کە لە خزمەت مامۆستا عەلا وین مامۆستا عەلا بە حوکمیەوەی کە پێیەک نزیکترە لە شێخ بابە عەلی و ئەو شایەنی ئەوەیە کە قسە لەسەر شێخ بابە عەلی و حاجی شێخ نووری زیاتر بکە ئێمە وەکو نەوەیەکی دواتر لەواش یەکەمتر حەقمان هەبێ کە تا ئەو وەستا بێ ئێمە قسەی لەسەر بکەین بەڵام عەلا ئەیەتی حاڵ مامۆستا عەلا کە لە خزمەتیا بووین من هەر ئیزافەم هەیە بۆ سەر قسەکانی شێخ بابە عەلی دەرەجاتی عالی بێ کەسێکی زاهید کەسێکی خواناس کەسێکی دنیانەویست کەسێکی زانا و عالم بە علومی عەقلی و نەقلی کەسێک کە لە چواردەور و لە زروف و لە سەردەم و چەرخی خۆیان هیچ کەسێک نەبووە کە دوژمنی بێ هیچ کەسێک نەبووە کە ڕقێکی بەرامبەری هەبێ کە کینەیەکی بەرامبەری هەبێ لەبەرەوەی کەسێکی ئەوە نەبوو خوا سوڵحاو بووە تەنانەت لەم گەڕەکە کە گەڕەکی سەرچیمەنە لەم گەڕەکە یەکێک لەوانە کە کەریمی عەلەکەیە و کە معلومە لای هەموو لایە کە مەسیحیە دینێکی جیاوازە ئەوەنە مامۆستا عەلاش ئیشارەتی پێ کرد ئەوەنە بینیان خۆش بووە بەعزێ جار بۆ خێر و خێرات کەریمی عەلەکە پرسوڕای بە شێخ بابە عەلی کردووە شێخ بابە عەلی دەرەجاتی عالی بێ مامۆستا بەهادینی مامم لە کە بەرنامەیەکمان لەسەر کردووە بە لای خۆم تەجی لە تەقریبەن سەعاتێک زیاترە مامۆستا بەهادینە فەرموێ هیچ کەسێکم نەبینی موسڵمان بێ وەکو شێخ بابە عەلی کاتێک کە وەفاتی کرد تەنها بڕێک و لێفەشڕێک و سەرینێکی هەبوو ئەمە وەکو کوڕەزایەکی کە مامۆستا بەهادین معاصری شێخ بابە عەلی بووە مامۆستا بەهادین باسی شێخ بابە عەلیەکە ئەفەرموێ کە مناڵ بووم عانەیەکیا بە من 2 عانەیە بە کاکە حەمەی باجی کاکە حەمەی پور مەڵێ مامۆستا بەهادین ئەفەرموێ من ئێش بوو لە دڵما و داغ بوو لە دڵما کە من بەو نزیکترم بۆچی زیاترەیە بۆ بۆچی کەمەیە بە من ئەفەرموێ لێم پرسی خۆم پێ نەگیراوتم بابە گەورە بۆ ئاوا کەمەی بە من و زۆرەی بەو فەرمووی جارێ تێ ناگەی ئەو باوکی نییە فەرمووی هەرەوە نەجوابیامەوە شێخ بابە عەلی کەسێکی زۆر زۆر خواناس زۆر زۆر زاهید کەسێک کە خۆشەویستی ناو خەڵک وەکو عەرزم کردن یەکێک لەو خەسڵەتانی شێخ بابە عەلی کە هاتوۆتە سلێمانی لە تەشیەوە و تەشریفی مبارەکی هاتوۆتە مزگەوتی گەورەی سلێمانی و چۆتە خزمەتی حاجی کاکە حەمەی شێخ حاجی کاکە حەمەی شێخ بە نامەی خەڵتی خۆی نامەیەکی خستۆتە دەستی شێخ بابە عەلی و ناردوێتی
بۆ مامۆستا عومەرە گچکەی هەولێر مامۆستا عومەرە فەندی هەولێر کە عائیلەی موفتین و لەو کاتا مەدرسەی گەورە لە کوردستانی گەورە لەو مەدرسەیە گەورەتری تیان نەبووە. ینی ئەم مامۆستا مەلا عومەرش ئەوەنە عالمێکی گەورە بووە، ینی هەر کەسێک ئەگەر زۆر مستەوایەکی باشی نەوە بێ یا تەئیدێکی و کاک ئەحمەدی شێخی لەگەڵانەوە بێ وەری نەگرتەوە مامۆستا. ڕەحمەتی خوا لە جەنابتان جا خەسڵەتی ئەو مەدرسە گەورانە کە دوایی ئێنە سەر شێخ بابە عەلیش کە خۆی لێرە ئیجازەی داوە، خەسڵەتی ئەو کەسە گەورانە و ئەو کەسایەتیە گەورانە و ئەو مەدرسە گەورانی کوردستان ئەوە بووە کە هەموو کەسێک کە بە مەجموعەیە فلتەرات تێپەڕ نەبوو بێ لە ڕووی ئەخلاقەوە لە ڕووی دینەوە لە ڕووی ڕوحەوە بەمانە هەمووی تێپەڕ نەبوو بێ جێی نەکراوەتەوە و لەو شوێنە جێی نەبووتەوە و هیچ دەرسێکی نەخوێندووە. شێخ بابە عەلی بە نامەی حەزرەتی کاک ئەحمەدی شێخ کە ئەلحەمدولیلا کاک ئەحمەدی شێخ لێرە لە خزمەت کاک ئەحمەدی شێخا خوێندوێتی لێرە لێ ڕازی بووە، بۆیە بە نامەی خۆی بە نامەی فەرمی خۆی ناردوێتی بۆ خزمەت عومەرە گچکەی مامۆستا عومەرە گچکەی هەولێر بەڵێ قوربان. و یەکێکی تر لەو خەسڵەتانەی خەسڵەتی ئەو مەدرسە گەورانە ئەوەیە کە دوایی گوازراوەتەوە بۆ ئەلحەمدولیلا بۆ حەزرەتی شێخ بابە عەلیش ئەوەیە کە ئەو مەدرسانە وەکو چۆن نەسەبمان هەیە هەر کەسێک لە ئێمە بە نەسەبی خۆیاتی ئەپەڕێ پشتا و پشت، هیوا هەیە چوار پشتی خۆی زانێ، هیوایە دەیە زانێ، هیوایە تا پێغەمبەر صلی الله علیه و سلم زانێ، هیوا هەیە دوورتر کەمتر. نەسەبی عیلمیمان هەیە ئێمە، نەسەبی ئەو مەدرسانەی کە گەورن و کە ناوبانیان هەبوو لە سەردەمی خۆیانە نەسەبی عیلمیان هەبووە. ئەو نەسەبە عیلمێش بۆ بە پاڵپشتێ لە پاڵ عیلمەکە کە نەسەبەکەیان بە عیلم و زانست گەشتۆتەوە سەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، بۆیە زۆر معتەبەر بۆ مەدرسەکانیان. مامۆستا ئاسۆکیان پێمە خۆش بوو جەنابیشتان لەبەرەوەی کە دیوانەکەی مامۆستا شێخ نووریتان کۆ کردوێتەوە و بە چاپتان گەیاندووە، شارزایەکی باشتان هەیە لە دیوانەکەیە. شتێکمان لەسەر ئەو دیوانە و چۆن بۆ ئەوتان کردووە، شیعرەکانی زیاتر چین؟ پێشێکی دەستخۆشیتان لێکم بۆم بەرنامەیە سەرکەوتوو بن هەمیشە. ئەلبەتە مامۆستا شێخ نووری شێخ بابە عەلی وەکو هەر زانایەکی تری ئەو سەردەمە و تا ئێستاش لەبەرەوەی کە بەشێک لە خوێندنیان لە حوجرەکانە ئەدەب بووە، شارەزایەکی باشیان نەبوو لە ئەدەبا لە بەتایبەتی لە ئەلمی عەروزە و ئەدەبی فارسیش لە ڕاستیە. ئەمە وای کردووە کە زۆر لەو زانە کۆنانە شعریشیان نووسیوە. شێخ نووری شێخ بابە عەلی شتێک بوو لەو زانایانە کە شعری نووسیوە. شاعرەکانی مامۆستا شێخ نووری ئەکرێ بە چەند بەشێکەوە. شعری هەیە وەکو هەر شاعرێکی تر بۆ جوانی، بۆ سروشت. شعری هەیە وەکو هەر شاعریش تر بۆ نەتۆ و نیشتیمان و خاک. شعری هەجووشی هەیە، بەڵام شعری هەجووی زۆر کەمە. لەگەڵ ئەوانەشە قەسیدی بوردەی هەیە و کۆمەڵێ قەسیدی بوردە بڵین بە کوردی بڵین بە کوردی نووسیوەتی، بەڵام قەسیدێکی دوور و درێژە بە کوردی نووسیوەتی. کۆمەڵە شعریتی ئاینی هەیە. لە نێو ئەو شاعرانە یەکشێ لە شاعرەکانی زۆر سەرنجڕاکێشە کە باس لە سیراعی بینی دەوڵەمەند و هەژارەکات بە ناوی پشی لە سوورەوە. ئەم پشی لە سوورەیەکێکە لەو شاعرانی کە زۆر سەرنجڕاکێشێت بۆ ئەو سەردەمە و بۆ زانایەکی ئاینی، چۆن زەوی خستۆتە سەر ئەو جیاوازیە گەورەی کە هەیە لە نێوانی هەژار و دەوڵەمەند و هەموو ئەمەشی لە ڕێگەی پشیلەیەکەوە وێنە کردووە. دیسانەوە شعری هەیە ئامۆژگاریە، بە تایبەتی ئامۆژگاری نەتەوەی هەیە بۆ قەومەکەی شعری نووسیوە. کۆمەڵە مەرسیەشی هەیە لە ڕاستیە بە تایبەتی ئەوەی کە زۆر سەرنجی ڕاکێشام لە مەرسیەکانیان، چونکە پەیوەندیی زۆر بەهێزیە بۆ لەگەڵ بێخودی شاعرە، هاودەمی بۆ زۆرش ڕفیق بوون. شعریشان هەیە بۆ یەکتر لە ڕاستیە، چەنە دیوانەکەی بێخود کە کۆکراوەتەوە ئەو غەدرە کراوە. منێستا خەریکی ئەوە بەراوردێ بکەم لە ناوان قەسیدەیەکی بێخود کە بۆ شێخ نووری شێخ بابە عەلی نووسراوە لە ڕاستیە، چکە وەڵامی قەسیدەکەی شێخ نووری شێخ بابە عەلیە، بەڵام بەداخەوە لە دیوانەکەیە بە شێوەیەکی کە باس کراوە. بۆ وەفاتی بێخودی شەرشعری هەیە، بەهۆی پەیوەندیەکانی لەگەڵ شێخانی بیارە بۆ شێخ حسامەدین شعری هەیە، مەرسی هەیە. بەڵام دیسانە ئەڵێم یەکێک لە شاعرانی کە زۆر سەرنجڕاکێش بوون بێجگە لە شاعرە سراعی هەژار و دەوڵەمەندەکە
جوانی لە لای شێخ نووری لە شعرا شتێکی سیر بووە. يعني تصويري جواني زور جوانا تەسویری جوانی زۆر جوان کردووە. هەرچەندە ئەوەندەی کە کەوتۆتە بەردەستمان دەمەن لە ناو کتێبخانەکەی باوکمان من ئەم شعرانم دۆزیە و من باوکم هاوکارم بۆ لە کۆکردنەوە ساختکردنەوەیە زۆریش. بەڵام تەسەورەکەم شعری زۆر لەوە زیاتر ببێت زۆریشی فەوتا بێت لە شعرەکانی. هەر ئەوەندەی کە هەر دەبەردەستم هەر ئەوەنم بۆ ساختکرایەوە. تووڕەبوونی نەزانیوە یەکجار لەسەر مەسەلەیەک لەگەڵ ژنەکەی خۆیان وەکو تووڕەبوون پیشانی داوە تووڕە نەبووە بەڵام ئەوەنەی پێوتوە بە ژنەکەی خۆی ژنەکەی ناوی دادە ڕابعا بووە دا باشەشیان پێوتووە توێتی ئەو گوڵۆڵەیەم و هەڵواسراوە توێتی ئەو گوڵۆڵەمەوە بەدەمێ ئیتا ئەوە هەموو تووڕەبوونەکەی ئەوش لە قسەی خۆشەوە نزیکترە دیارە. بۆ مەسەلەی مەلاباشی وتمان باسمان کرد کە مەلاکێ تا باشە زۆر کەس لە لای ئەو خوێندوێتی یەکێک لەوانە مامۆستا شێخ رسوڵی هەڵەبجە خوارێ خۆش بێت باوکی مامۆستا شێخ حەمەد باوکی مامۆستا شێخ حەمەد یەکێکی تریشیان عەلادین سەجادی لای ئەو خوێندوێتی قسە خۆشەکانیشی عەلادین سەجادی کۆی کردوێتەوە زۆربەی لە ڕشتەی مرواریە بڵاوی کردوێتەوە ئەو هینەی مامۆستا کێیتر يعني سردەمی فەقێتی مامۆستا ئەگەر لاتان بێت کێ ڕەفیقی بووە والله کاکە گیانەوانەی هەولێر ئەگەر ڕاست تەوێ نایزانین چونکە زۆر دەمێکە ئەوە زۆر دەمێکە تقریبان لە ساڵی 1900 ئەوانە بوو 1900 بەرە ژوور ئەبێ کۆتایی هەشتاکان نازانین بەڵام لێرە لە سلێمانی علاقەی گەرمی هەبووە لەگەڵ مامۆستا مەلا حسێنی پەسکەنیە علاقەی زۆری هەبووە لەگەڵ بەعزێ لە مەلا کۆنەکانە بەعزێکی تریش هەرچوون لەوێ دەستیان خوێندووە لە مزگەوت هەیش بۆ مەسەلا تەنها کە لە ناو فەقیان مەشهوور ئەڵێن سەماع یعنی چون گوێگر بوون گوێهانگسۆ لە دەستەکەی کە چۆن ئێڵێتەوە لەسەر سەکۆیەکی مزگەوت هەبووە ئەو سەکۆیە هەر باقی بووە لەسەر ئەو سەکۆیە دانیشتووە لە تایبەتی بەهانی چۆتە دەرەوە بەخوا جاری وا بۆ نیوە ڕۆژ نەچۆتەوە ماڵەوە هەر دەرسی وتۆتە تاکو ئێوارە آخر مادەی فەقێتی کە ئەخێرێ مەسەلا تەهزیبە و تەشریحی بەهادینی عامیلیە و جەمع الجوامع و ئەوانەی وتۆتەوە لە ڕوویەکی تریشەوە مەسەلا بڵێن قسەی خۆشی زۆر بووە جەم مەجلیسەکەی دایوە گەرم بووە بەهۆی قسە خۆشەکانیەوە چون لەوێ لە خزمەتیا دانیشتون فەرقی بەینی مەسیحیش و جوولەکەکانیشی نەکردووە هەموویان چوون هەر لە مەجلیسەکە دانیشتون بە تایبەتی کەریمی حەلەکە لەو گەرەکی شەباب عەلی بووە مزگەوتەکەی لەو مەنتیقەیشا بووە منتیقی لەو مەنتیقا بووە هاتووە گەلێجار لە خزمەتی شەباب عەلییا دانیشتووە قسەی خۆشیان پێکەوە کردو حتا لە نۆژەنکردنەوەی مزگەوتەکەشا ئەو کەریمی حەلەکە بەشدار بووە و یەکێک لەو شتانەی کە شێخ بابە عەلی لەوێ وەکو دیاریەک بۆ ئێمەش و بۆ خۆشی ئەو کاتەوەری گرتووە لەگەڵ سەی ئەحمەدی خانەقای کەرکووکا بۆ بە هاوڵ و هاوڕێ کە هاوڵ و هاوڕێتێکیان زۆر خۆش بووە زۆر یعنی محەبەتێکی ڕوحیان لەبەی نابووە ئەمەنەیان یەکتر خۆش ویستووە لە ساڵێکە دوو جاریا شێخ بابە عەلی تەشریفی بردو بۆ ئەویان جەنابی کاک سەی ئەحمەدی خانەقا تەشریفی ناوە بۆ ئێرە یەکێک لەو حکایەتانەی کە ڕووی داوە لە مەجلیسەکانیانە ئەوەیە حەزرەتی شێخ بابە عەلی تەشریفە با لەگەڵ کۆمەڵی مامۆستای ئاینی لێرە لە سلێمانیەوە بەرەو کەرکووک لە خانەقای سەی ئەحمەدی خانەقا بن یەک دانە هەفتە ئەمێننەوە خزمەتێکی زۆرەکرێن ئیتر خزمەتەکە وا بووە کە هەموو ژەمی پێشتر نەخوراوەتەوە یعنی حیوانێک سەر بڕاوە بۆ نیوەڕۆ بۆ ئێوارە حیوانێکی تر سەر بڕاوە بۆ بەیانی خواردنی ئەو کاتە هەرچی خۆش بووە هەبووە یەکێک لەو شتانەی کە شێخ بابە عەلی زۆر حەزی لێ بووە زۆر عاشقی بووە لە خواردنە شێلم بووە
جەنابی سەی ئەحمەدی خانەقا بێشێلمی نەکردووە لەو فترەیە ئەخیر ڕۆژ پێشەوەی کە تەشریف بێنەوە بەرەو سلێمانی لەگەڵ لە خزمەت مامۆساکانە سەی ئەحمەدی خانەقا ئەفەرمێ ئەمەوێت نوکتەیەکم بۆ دروستکەن لە خزمەت شێخ بابە عەلیە بۆی بەبێ قسەی خۆش نەڕۆنەوە ئەفەرمێ بە دەسە و دایرە و خەدەمەکەی فەرمیێ کە خواردنی چاک ئامادەکەن لە خواردنی ڕۆژەکانی پێشوو باشتر بەڵام ئەوە مێنن ئەوە دانێن شۆربای ساوەر و کولێری ساوەر بێنن ئەفەرمێ سفرە ڕاخرێ کاتی نیۆڕۆی نوێژی نیۆڕۆ کراوە سفرە ڕاخرێ شۆربای ساوەر و کولێری ساوەر لەسەر سفرەکە دانێن کە ئاوا سەیرەکە شێخ بابە عەلی بەدڵی نییە سەی ئەحمەدی خانەقاش سەی دەموچەوەکە ئەڵێ یا شێخ فەرموو ئیتر هەنگاوێکە نێتە پێشەوە چێتە پێشەوە بەرە و سفرەکە ئەفەرمێ شێخ بابە عەلی فەرمێ سەی ئەحمەد بەخوا تا ئێرە چاکی هێنا بەس بەخوا ئەم لێرا تێکی یا و ئیتر هەمووی یا تەقاقای پێکردین سەی ئەحمەدی خانەقا فەرمێ من لەبەر ئەو قسەیە وام کرد تەنها لەبەر ئەو قسەیە ئادەی ئەم خواردنە کۆکەنەوە خواردنی تر بێن بۆ خزمەتی شێخ خواردنە ئەساسیەکە ئاهێنا. زانایانی ئیسلام هەمیشە عەوداڵی زیادکردنی خێری قیامەتی بوون و گرنگیان بە دنیا و دنیاویستی نەداوە زۆرترینی کاتیان باشترینی عمریان بۆ وەرگرتنی زانست و ئیمان و حکمت و دانایی تەرخان کردووە هەمیشە عەوداڵی زانا پایە بەرزەکان بوون و هەکبەی زانستخوازیان لێپڕ کردووە دائیمەن لەگەڵ زانستا پەرۆشی عەمەلی ئیمانداری ڕاستەقینە بوون و ئەهلی دڵ و حاڵ بوون و تەقوا و وەرع و خۆپارێزی لە حرام سیمای جوان و هێزی مانەوە و توێشووی داهاتووی قیامەتیان بووە و بۆ دوای خۆشیان بوونەتە قودوە و نمونەی جوان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه وأمته أجمعين. براستي مامۆستا شێخ بابە عەلی کە من چەند بابەتێکم لەسەر نووسیوە زانایەکی زۆر گەورە بووە لە خواترز بووە و خزمەتی زۆر کردووە بە نیشتیمان سەردەمانێک لە شاری سلێمانی دەوری موفتێتی بینیوە. ئەم زانا گەورەیە زۆر خواناز بووە زۆر دنیانەویست بووە زۆر کەسایەتیەکی خاوەن عیززەت بووە هەمیشە ماڵ و مەدرسەکەی پڕ بووە لە فەقێ و لە میوانانی شارۆچکەی تەکی قەراخ و زۆربەی هەڵەبجە و شوێنەکانی کوردستان هاتون بۆ ماڵ. ئەم مامۆستا گەورەیە بەردەوام تەمەنی لە تەدریسا بووە دیارە سەرەتای دەستپێکردنی ژیانی دوای ئەوەی کە لە تەکەی قەراخ کە مەڵبەندێکی گەورەی زانستی بووە بەڕاستی قەراخ لە سلسلەی مجازی عولەمادا دەوریان هەبووە بە تایبەتیش ئەم بنەماڵە بەڕێزە کە باو و باپیرانیان هەمان عولەمای گەورە و زانای گەورە بوون ئەوەندەی کە من بە خزمەتیان گەشتبێتم مامۆستا عەبدولکەریم دەرزی لە عولەما و نافی خدمەتی دین دەفەرمێت مامۆستا شێخ بابە عەلی کەسێکی زانای لە خواترسی بەتوانا بووە و دوای ئەوەش بەردەوام خەریکی تەدریس بووە دوای کە لە تەکەی قەراخ ماوەیەکی زۆر تەدریس دەکایەتە شاری سلێمانی دوای ئەوە ئەچێتە شاری هەولێر لە خزمەت مەلاگشکەی هەولێردا ئیجازەی عیلمی وەرگرتووە هەموو علومەکانی خوێندووە علومی عەقلی و نەقلی زۆر زانایەکی بەتوانا بووە زۆر شارەزا بووە دوایی لە شاری سلێمانی تەدریسێکی زۆری کردووە هەم لە تەکەی قەراخ تەدریسی کردووەم لە شاری سلێمانی بەدەیان و بە سەدان زانای گەورەی پێگەیاندووە و لە زۆر بواریشدا ئەم زانا گەورەیە شەرح و لێکدانەوە و ئاسانکاری کردووە بۆ هەموو زانستەکان لەوانە زانستی منطق تەفسیر شەرح شریعەتی ئیسلام نەحو منطق ئوسوڵی فقه هەموو زانستەکانی تر ئەمما مۆساپایە بەرزە تەمەنێکی زۆر تەدریسی زۆر زۆری کردووە و خزمەتی کردووە و دوای ئەوە بە شێوەیەکی واش بووە حتا جوولەکانی سلێمانی چون بۆ لای لە دروستکردنی مزگەوتی شێخ بابە عەلی ئێستا هاوکاریشیان کردووە کەسێک بووە لەگەڵ پێکۆژیانی کۆمەڵایەتیا بووە لەگەڵ هەموو ئاین و ئاینزاکان لەگەڵ هەموو کەسایەتیەکانی شاری سلێمانی گونجاو بووە کەسێکی زۆر لە خواترز بووە زۆر زانا بووە زۆر دانا بووە زۆر حەکیمیش بووە خاوەن کەسایەتیەک بۆ قسەی خۆشی زۆر بووە مامۆستا شێعەلا خوای گەورە تەمەندرێژی کە کتێبێکی چاپ کردووە کە باسی قسە خۆشەکانی شێخ بابە عەلی ئەکا حتا جارێک ئەچێ بۆ کەرکووک سوحبەت و قسەی خۆشی لەگەڵ شێخانی تاڵەبانی و کاتا هەبووە یعنی شێخ بابە عەلی بەڕەحمەت بێ
زانایك بە مانای کەلیمە زۆر تەسەوف و عابید بووە، زۆر لە خواترز بووە، زۆر زانا بووە، زۆر خزمەتیشی کردووە. حتا لە دانانی مامۆستا مەلا عەبدولقادری گەورەی بیارەدا مامۆستا شێخ بابە عەلی چۆ تەشریفی بردو بۆ بیارەی شەریفە، لێ مامۆستای داناوە. مامۆستا لەو کاتانەیە بڵین جنابی مامۆستا شێخ بابە عەلی کە ئەبێتە مەلا، لەو سەردەما ئەگەر وەکو مێژوویەک لاتان بێ جنابتان، کوردستان مەدرسەی پێگەاندنی فقی زۆر تیا بووە، بیارە مەدرسەیەکی زۆر گەورە بووە کە شەخانی بیارە بڵین فقیان تیا پەروەردە کردو و خوێندنیان تیا خوێندووە. خرپانی هەر هەبووە، لە هەڵەبجا هەبووە، لە خوورماڵ هەبووە. لە منطقەی قەراخە مامۆستا شێخ بابە عەلی زیاتر ئاعتیمادی لەسەرەوە بوو کە فەقێ لە تەکیە مەدرسە دابنەیە خود لە سلێمانیە لە مزگەوتەکەی خۆی. یعنی بۆچی تەکیە نەبووتە مەرجەعێکە وەکو بیارە بڵین فەقی زۆر تیا بێت؟ ئایا تیا بووە، فەقی تیا بووە؟ واللهی مزگەوتی شێخ بابە عەلی بە پێی گەڕەکە کەوت توانای بەخێوکردنی فەقێ، یعنی توانێتی فەقی لای خۆی دابنێ. چونکە ناوشار خەڵکی دەوڵەمەنی تیا بوو، تیا بووە ژیانونیان، یعنی بە شێوە، بەڵام بە پێی مزگەوتەکەی بە پێی ئیمکانیەتی مزگەوتەکە فەقێ بووە لەوێ. بەڵێ هەر لە سلێمانیشا بووە، ماوەیەکی کەم لە تەکیە بووە، بەڵامی تا هەر لە سلێمانی بووە. لە دوایە باوکم چۆتە جێگەی لە تەکیە ساڵی 1940 لە مانگی 11 شێخ بابە عەلی کە وەفاتەکە، باوکم ئەچێتە شوێنەکەی لە سلێمانی، ئەو ئەنجا ئەبێ بە مامۆستا شێخ نووری، مامۆستا شێخ نووری ئەبێ بە مەلای مزگەوتەکەی. بەس ئەو فەقیانەی کە هەیە من لە وەکو لیستێک نووسیوە لە شوێنێکە لە بەغام وەرگرتووە، لە مامۆستا لە بەغام وەرگرتووە، ینی لە نووسینی نووسراوێک لە بەغا وەرم گرتووە کە لە خزمەت شێخ بابە عەلی خوێندویانە. ئەوە ماوەیەکێ بۆ دۆزینەوە، چونکە ئێمە کە ماڵمان گواستەوە ئێ ڕاستی بێ کتێبەکانم هەمووی پەراوازە بوون، هەر بەعضێکی لەسەر و بەعضێکی لە خوار و بڵاوە بوون و چەکەڵ بوون. مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس هیچی لەسەر نەنووسیوە مامۆستا؟ لەسەر شێخ بابە عەلی نووسیوەتی چۆن؟ بەڵێ وەڵاڵە ئەگەر قسە خۆشەکانی شێخ بابە عەلی بکەین بە کتێبێکی زۆر گەورەیەوێ، ئەنجا لە دوایە ئەڵێ ئەگەر ظروف و زەمانە وا نەبووایە شێخ بابە عەلی و شێخ نەجیبی قراخ و شێخ نەجیبی قراخ، مامۆستا شێخ عومەر دواتر بووە، مامۆستا شێخ عومەری قراخ باوکم بووە، بەڵێ مامۆستا شێخ عومەری قراخ دواتر شێخ بووە، عومەری قراخیش لە سەردەما بووە، بەڵام لە سەردەما بووە، بەڵام لە پێشا ئەو وەختە ناوی دەرنەکردووە. مامۆستا شێخ عومەر لە ساڵی 1934 کۆچی دوایی کردووە، مامۆستا شێخ بابە عەلیش لە ساڵی 1940 کۆچی دوایی کردووە. یعنی هاو تەمەنی یەکن تقریبا هاو تەمەنی یەکن، با عەلاقەیان بەیەکەوە هەبووە. بەڵام مامۆستا شێخ عومەر زۆرتری لە قەراخ خوێندوێتی، ابن قەرەداخی، یعنی لە قەراخ خوێندوێتی لای شێخ نەجیب خۆشی مەردۆخەیی بووە، شێخ نەجیبیش هەر مەردۆخەیی بووە، بۆ یاعتیبارە چۆتە ئەوێ مامەشی بووە تقریبا، مامە یعنی بڵێن ئەمەزە شتی وای بووە، چۆتە ئەوێ خوێندنی تەواو کردووە، ئیجازەشی هەر لەلای ئەو وەرگرتووە مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس. خۆی بابانیەکان ئەرزوو ئاوێکی زۆریان داوە بە شێخ نەجیب و شێخ عەبدولەتیفی گەورە عەفوو، کە باوە گەورەی شێخ نەجیبە، ئەرزووایەکی زۆریان داوەتێ بۆ ئەوەی کە مەدرسەیشیان داوەتێ بۆ ئەوەی فەقێ بتوانێت فەقێ باشی بەخێو بکە. ئەو شعری مەلایش کە من باسم کرد، هەردوو بارە بابانیەکان ئەرزوایەکی زۆریان داوەتێ، حتا ئەسێڵ، ئەمە سێڵەی کە پێڵ ئەسێڵی سەرو، ئەسێڵی سەرو، ئەوە ئەوش هەر دایانە بە شعری مەلا. لەوێ شۆ لە تەکیە زۆربەی سەشەر مڵکەکانی تەکیە هی ئێمەیە، زۆربەی مڵکەکانی هەر ئێمەیە بە ناوی ئێمە، تابۆکیانی لەسەر ئێمەیە کە لە شێخ نووری ماوەتەوە. لەبەرا ئەوش بابانەکان ئەرزوایەکی زۆریان داوەتێ. بابانەکان لە ساڵی 1950 تقریبا کۆتاییان پێ هات. مامۆستا مەلا ڕەسووڵی دێلێژە ئەفەرمێ کاتێک کە شێخ بابە عەلی وەفاتەکات، وازانم ئەو دوای ئەو وەفاتەکە هەڵەیەتە ڕاسەری و ماچیەکە و ئەڵێ قوربان بەخوا تۆم بۆ قیامەت ویستووە، بە قوربانم ئاگان لێم بێ لە قیامەتە، هێنە تۆم بۆ دنیا نەویستوە. مەحەبەتەکەیان ئەوەنە زۆر بووانی بۆ لەبەر خاتری خوایەکیان خۆشویستوە، هەموو شتێکیان لەبەر خوا کردووە، هەموو شتێک لەبەر خوا ئەنجامیان ناوە.
ئەگەر ماوەسەگیان لەسەر کوڕی ماوەسا شێخ بابا عەلی کە جنابیان ماوەسا شێخ نووری بووە لەسەر ماوەسا شێخ نووری ئەگەر شتێکمان بۆ باس بکەیت یاخود شتێکە جنابی ماوەسا عەلادین باسی دەکردوێت. قوربان لە خزمەتتانم پێم خۆش بوو یەک تۆزی تر لەسەر شێخ بابا عەلی بڵێم ئاسایی بێ لەس خزمەتە ئاساییە. تقریبا ئەمانی خۆمان هەموویم باس کرد. یەکێک لەو شتانەی کە ئەمەوێ باسی کەم ئەوەیە کە نوکتە بەعام نەکوەکو پاسایەک بۆ شێخ بابا عەلی هەر نوکتە بەعام وەکو زانست وایە بەڕاستی هەر کەسێک کتێبێکی خوێنەوە نابێ بە عالم و هەر کەسێکیش نوکتەیەکی کرد و قسەیەکی خۆشی کرد لە دین دەرناچێ. قسەی دین خاڵی نییە لە قسەی خۆش، بەڵام بەعزێ سوعبەت و نوکتە و پێکەنین هەیە ئەهلی خۆیەوێت. وەکو چۆن دڵ ئەهلی خۆیەوێ نوکتەش ئەهلی خۆیەوێ، وەکو چۆن عیلم ئەهلی خۆیەوێ نوکتەش ئەهلی خۆیەوێ. ئەم نوکتانەی کە ئەجێڕنەوە کە مامۆستا عەلادین سەجادی هەروەکو تەلەبەی شێخ بابا عەلی بۆ نوکتانە ئەجێڕێتەوە نوکتەکانی شێخ بابا عەلی دەرەجاتیان عالی بێ. مەبەست لە جێڕانەوەی ئەو نوکتەیە حکمەتە، وەکو جەنابیشتان ئیشارەتان پێکرد حکمەتە. مەبەست لە جێڕانەوەی ئەو نوکتانە و بوونی ئەو نوکتانە دانایی خەڵکەکە دەرەخا کە ئەوەنە حازیق بوون لە شوێنی خۆیان مەجموعەیە قسەیان بۆ هاتووە کە خەڵکی غێری خۆیان پێی پێ نەبردووە و ئەم نوکتە و سوعبەتەش لە ئیتارێکی مەحدوودا بووە، بەڵام بۆی ئەم مێژووە نەفەوتێ، ئەم تاریخە نەفەوتێ، ماڵی ئاوا بێ کورد هەمووی ئەبێ مەمنونی مامۆستا عەلادین سەجادی بێ و دوانی تری وەکو ئەو کە ئەو نوکتانەی کۆ کردوێتەوە بۆ خەڵکی. شتێکی تریش کە ئەمەوێ ئیشارەتی پێ بکەم لە باسی مەدرسە کە جەناب پرسیاری ئەوت لێ کردم ئەو مەدرسە معتەبەرانە. مەدرسەی شێخ بابا عەلی کە تەشریفی هاتۆتەوە بۆ سلێمانی لە مزگەوتی شێخ بابا عەلیە دانیشتووە، لە مزگەوتەکەی خۆیان دانیشتووە. مەدرسەکەی ئەمەنە معتەبەر بوو لەسەر ئاستی دەوڵەتی عوسمانیە و کاتە. لە ویلایەتی مووسڵەوە بە تایبەتی کتێب هاتووە بۆ مەدرسەی شێخ بابا عەلی بە کتابی ڕەسمیەوە. بۆ ئەم مەدرسەکەی سە لە مزگەوتەیە بۆ ئەم حوجرەی کە سا لە خزمەتانە دانیشتوون حوجرەی شێخ بابا عەلیە. ئەمە شوێنی شێخ بابا عەلیە و شوێنی تەدریسی شێخ بابا عەلی بووە. هەرچی فەحل و زانا و نابیغە هەیە کە مەشهورە لەم حوجرا گەورە بووە بە نانەڕەقەی فەقێتی. لەم حوجرا گەورە بوون و بڵاو بوونەتەوە بوون بە پریشک و نور و بڵاو بوونەتەوە بە کوردستان و بە عێراق و بە عالەمیش هەتا حدێکی زۆر الحەمدولله. لەبەرەوە مەدرسەکە مەدرسەیەکی معتەبەر بووە هەتا سەردەمی حاجی شێخ نووری بابە گەورەم کە ئەو کاتەش لە دایرەی مەعاریف کە لە ویلایەتی مووسڵ نەماوە هەموو بە وەسائق لامە لە دایرەی مەعاریفی بەغاوە بە ڕەسمی کتێب و جەدوەلی تدریس هەموویم لاماوە الحەمدولله، هەموویم لایە الحەمدولله. بە مجەڵەد هاتووە بۆ ئێرە و لێرە تدریس کراوە و کۆمەڵێکی زۆر مامۆسای بەڕێزی تریشی لێرە تەخەڕوج کرد بە سەردەسی بابە گەورەم حاجی شێخ نووری. ئەم فەرشە مامۆسا ئەم فەرشەکە لێرایە جەنابە ڕاتخستووە، ئەم فەرشە بەرماڵی مامۆستا شێخ بابا عەلی بووە کە نوێژی تیا کردووە. قوربان ئەم فەرشە یەکێکە لەو یادگاریانی مەرحومی شێخ بابا عەلی دەرەجاتی عالی بێ کە وەکو فەرشێک بۆ خۆی چنراوە، بەڵام ئەم فەرشە بەتایبەتی بۆی چنراوە لە سنەوە. من خۆم نەمەزانی بەڕاستی پیاوێکی بەتەمەن من تقریبا ساڵی 2011 بوو ئالەو حەوشەیە بە خزمەتی گەشتم کابرایەکی نورانی بوو، ئاوە سەیری دەموچاوی کردم وتی جەنابەت چیت لێرە؟ وتم من ئیمامی ئێرم. فەرمووی چی شێخ بابا عەلیت؟ وتم کوڕە زازایم. دەستی کرد بە گریان فەرمووی شێخ بابا عەلی دروست نابێتەوە. ئیشارەتی کرد بۆ بەردەم ئەم حوجرەیە فەرمووی تویەک لێرایە هەموو جارێک لەبن ئەو توادا ئەنیشت و تەدریسیە کرد، ئەگەر هاوین بواە بەهار بواە بە زستانانیش لە ژوورەوە. هاتە ژوورەکەم دانیشت ئەو فەرشەی بینی، فەرمووی ئەو بەرماڵی شێخ بابا عەلیە. ئێمە لێرە لە خزمەتیا نوێژمان کردووە کە ئەو پیاوە لەسەر ئەو بەرماڵە نوێژی کردووە. فەرمووی من لە باوکم من بیستووە کە ئەو بەرماڵە
لە سنە بە تایبەتی بۆیان چنیوە بۆیان هێناوە ما شاء الله. تقریبا ئەو بەرماڵە عمری 100 ساڵ زیاترە زیاترە زیاتر لە 100 ساڵ مامۆستاگیان ئەگەر لەسەر ژیانی یاخود بەسەرهاتی یاخود چەند شتێک لەسەر مامۆستا شێخ نووری کوڕی مامۆستا شێخ بابە عەلی شتێک بۆ فەرموون. بەڵە قوربانجان مامۆستا شێخ نووری دەرەجاتی عالی بێ وەکو مامۆستا عەلا ئیشارەی پێکرد دوای وەفاتی شێخ بابە عەلی تەشریف هێنێ بۆ سلێمانی. یەکێک لەو خاڵانەی کە زۆر جەوهەریە کە باس کرێ لەو سەردەما کە من خەڵکێک بە سەردەمی 20 ساڵ 25 ساڵ لەمە پێش ئەفەرمێ سەردەمی زێڕین، بەڵام سەردەمی پێش ئەو زێڕینە سەردەمی سەفا بووە، سەردەمی وەفا بووە، سەردەمی خۆشەویستن بووە، سەردەمی تەقدیر و حورمەت بووە. جەنابی حاجی شێخ نووری کە تەشریف هێنێ بۆ ئێرە لەبەرەوەی بە حکمیەوەی کە لە تەکیە و لەوێ زرعات و ماڵات و ئەو شتانی ئەبێ و تەکیە بەجێڵێ تەشریف هێنێ بۆ سلێمانی بۆ جێگەداری حەزرەتی شێخ بابە عەلی دەرەجاتیان عالی بێ. کاتێک کە ئەگاتە ئێرە مامۆستا عەلا خۆی لە خزمەتیا بووم کە باسی کردو باوکم دەرەجاتی عالی بێ هەموو جارێ جێڕاوێتەوە کە حاجی شێخ نووری کە تەشریف هێناوە بۆ ئێرە یەک هەفتە لە ماڵی متەسەڕیفی سلێمانیا بووە، یەک هەفتە پێشوازی لێکراوە لە ماڵی متەسەڕیفی سلێمانیا کە ماڵەکەی سەرۆکایەتی زانکۆی پێشووی سلێمانیەکە بەرامبەر سلێمانی پاڵاسی ئێستا. متەسەڕیف یعنی محافظ. متەسەڕیف یعنی محافظ. بەرامبەر باخچەی گشتی یەک هەفتە لەوێ خزمەت کراوە و ماوەتەوە ئەنجا هەتا خانوشتی خۆیان لێرە تەرتیب کردووە ئەنجا لێەوە هاتەوە بۆ ئێرە بە ڕێز و حورمەت و خۆشەویستیەوە و سەردەمی ڕێز و تەقدیر بوو. ئەوانەی کە نوری زانست لە دڵیان و لە دەموچاویانە هەبووە ڕێز و حورمەتێکی تایبەتیان لێ گیراوە لەلایەن هەموو فئەیەکە و بەبێ جیاوازی. بەنسبەتی شێخ بابە عەلیەوە تەمەنی من ناتوانین هەمووی باسکەین چونکە وەکو عەرزم کردی ئێمە معاصری ئەو نین و دووریشین لەوەوە، بەڵام ئەوەکو کەسایەتیە دیارەکان کە لە خزمەت شێخ بابە عەلیە ئیجازەیان وەرگرت و لە خزمەتیان خوێندوویانە یەکێک لەوانە شێخ ئەحمەدی خانەشۆری، یەکێک لەوانە مامۆستا ئەسعەد مەحوی، یەکێک لەوانە مامۆستا مەلا مستەفای سەفوەت باوکی دکتۆر عیزەدین و فاروقی مەلا مستەفا، یەکێک لەوانە مامۆستا ئەحمەد فایز، یەکێک لەوانە عەلاءالدین سەجادی، یەکێک لەوانە مامۆستا مەلا ڕەسوولی بێدەن، یەکێک لەوانە شێخ ڕەسوولی تەکێ و یەکێکی تر لەوانە جەنابی حاجی شێخ نووری. بەڵێ قوربان ئەمە تقریبا نخبەیەکە لەوانەی کە دەرزێنە. شێخ بابە عەلیەوە صفەتێکی زۆر باش و خۆشی ئەوە بووە کە خاچی بووە، یعنی بە تەنگ دنیا شەو نەهاتوە بە هیچ جۆرێک، بە تەنگ ئەوە نەهاتوە بڵێ مەسەلام من با دەوڵەمەند بووم گەر ئارەزوی لێ بووە زۆر زۆر دەوڵەمەندە بوو بەڵام بە تەنگەوە نەهاتوە گوێی نەداوەتەوە بە تەنگ دەوڵەمەند بوونەوە قەت بە هیچ جۆرێک نەهاتوە. بەنسبەت بوونی لە سلێمانیە لەبەرەوە هاتوۆتە سلێمانی لەبەر ئەوەی کە بڵێین شێخ نووری کوڕی پێگەیوە ئەو بۆ بە مەلا لە تەکیە ئەگەنە لەوانە بوو یعنی ئەوەی تەکیە خۆشەویست و تەکیەیی ئەوەنە خۆشیانەویست هەرجێی نایەڵا، بەڵام کە شێخ نووری کوڕی پێگەیوە شێخ نووری لەوێ دانیشتۆ لە تەکیە بوو بە مەلای تەکیە ئەویش سەرچاوەی زانست بوو بەڕاستی شێخ نووریش ئەنجا هەتا وەفاتی کردووە لە سلێمانی بووە لە پێش 1990 لە سلێمانی بووە. وتمان تقریبا 85 ساڵ تەمەنی هەبووە لە ساڵی 1940 کە ئەمری خوای کردووە ئەنجا باوکم هاتووە جێگەکەی گرتووەتەوە لە سلێمانیە. بەڵێ مامۆستا مەجلیسی ئەو کاتەی مامۆسایان لەسەر لە مەجلیسی مامۆستا شێخ بابە عەلی، مامۆستا شێخ نووری، مەجلیسی مەلا گەورەکانی سلێمانی، یعنی زیاتر ئەگەر جەنابەت شتێک بیرە یاخود لەو کاتەیە ڕەنگە لە مەجلیسیان نابوو بیت مەجلیسی بەتایبەتی جەنابی باوکە ڕۆژێکی ژیانیان چۆن بوو ئەگەر بۆمان باسکە ینی بەیانیان چی کردوتانی و ڕۆژێوارە چی کردووە؟ عەرز بکەم
بەنسبەت مامۆستا شێخ بابەعەلیەوە ئەوێ ڕاستی بێ من بیرم نایە، بەڵام بەنسبەت باوکمەوە ئەزانم باوکم پەیوەندێکی زۆر گەرمی لەگەڵ مامۆستا مەلا حەمسایی خۆمخانەیان پێوت، مامۆستا مەلا حەمسایی دێلێژەشی پێڵێن، لەگەڵ ئەوە پەیوەندێکی زۆر گەرمی هەبووە. ئەتوانم بڵێم ئەگەر ڕۆژێک بە یەک چاوان بە یەکتر نەکەوت بێ بۆ یەکتر بێتاقەت بوون چون بۆ لای یەکتر. لەگەڵ مامۆستا مەلا ڕەحیمی فەرخیە مزگەوتی شێخ سەلام عەلاقەیەکی زۆر گەرمی هەبوو. لەگەڵ ئەو مامۆستا مەلا حسەینی پەسکەنی هەر مابوو لە زمانی باوکیشما ئەچۆ خزمەتی ئەوی باوکمیان لەگەڵ ئەویش عەلاقە هەبوو بەجەنا ئەو گەورەتر بوو. لەگەڵ مامۆستا شێخ ڕەسووڵی دێلێژەوە بزانم بەڵێ مامۆستا مەلا شێخ ڕەسووڵی حەمەسایی مەلا ڕەسووڵی دێلێژە لەگەڵەوە بینی زۆر باش بووە. مەلا ڕەسووڵی دێلێژە مەلا ڕەسووڵی دێلێژە لەگەڵ سەردەمی شێخ بابەعەلی شەهر بوو. بەڵێ مەلا ڕەسووڵی دێلێژە باوکی مەلا مستەفایە، بەڵێ مەلا مستەفا باوکی دکتۆر عیزەدینە، لەگەڵ ئەویشا عەلاقەی زۆر گەرمی هەبووە، قسە خۆشیش بۆ مەلا ڕەسووڵی مامۆستا مەلا ڕەسووڵی دێلێژە قسە خۆشیش بۆ، یانی حەزی بە قسەی خۆشیش کردووە. حتا ڕۆژانە گەڕاوە سەر مەلاکانە، مەلاکان هەموویان لە شوێنێکا کۆبوونەتەوە بە یەک کۆنانیان خواردووە. جاری واش بووە کەبابیان فلسێک بووە، شیشە کەباب بە یەک فلس بووە، کەبابیان خواردووە. ڕۆژێکیان مەلایەک بە خەیاڵی هەیە ئەڵێ بە ئەم نان خواردنە کەباب بێت، کەبابەکەش بە مەلا ڕەسووڵی تیا نەبێ بزانین چێکە، بەدزی ئەوە ئەڵێن بەدزی ئەوە نان بخۆین. شێخ بابەعەلی ئەفەرمێ وەڵاهی بچی بۆ هەر شوێنێ مەلا ڕەسووڵ پێتەگا مزگەوتەکەی خۆی نەبێ، ڕێی لە مزگەوتی خۆی ناکێ بەی جۆرێ، لەبەرەوە چین لە مزگەوتەکەی خۆی ئاو نان و کەبابا خۆن، ئەچین لە مزگەوتەکەی خۆی نان و کەبابە خۆن و مەلا ڕەسووڵ مامۆستا مەلا ڕەسووڵ هەر ئەگەڕێ بۆیان چەند ئەگەڕێ و لەملا و لەولا و مزگەوت و بە پرسیارەوەوانە ئەو وەختا لە زمانی باوکمە 36 مزگەوت لە سلێمانیا بوو، ئێستا نا 36 لە مزگەوت لە سلێمانیا بوو. ئەو مزگەوتانە هەمووی کە زۆر خەڵک ڕووی تێکاوین بێ هەمووی ئەگەڕێ و پرسیارەکە ناهاندۆزێت. لە دواییە خەبەرێ دەنێ بڵاوی لێکەن ڕۆنەوە، خەبەرێ دەنێ ئەڵێن وەڵاهی کەبابمان خواردووە لە مزگەوتەکەی خۆش تا خواردومان چیەکەی بیکە. ئاگرێکی زل ئەبینم کەوتە ناو ئەم عالەمە، ڕووی زەمین ئەربێ بسووتێنێ هەمووی هێشتا کەمە، ئەڵبەتە باعیس وەفاتی زاتی شێخ بابەعەلی تەکیەیە وا ڕووی دونیا دووکەڵینە و پڕتەمە، حەقیەتی ئەم عالەمە یەکسەر مەلا و نامەلا، بادەنۆشیکەن پەیاپەی لەم شەرابی ماتەمە. فەوتی ئەم تەحریرە زەربەیەکی دا لە دین، زۆر خەسارە زائعاتە مردنی ئەم عالمە، فی الحەقیقە عالمێ بوو فەوتی مەوتی خەڵق بوو، حەقی هەرکەس ئیشتیراکی کردووە بۆ ئەم غەمە، چەند ئیجازەی عیلمی داوە و چەند فەقێی کردە مەلا، فاضلێ بوو زەحمەتە ئەمسالی هەڵخا ئەم دەمە، مدەتێکە نەشری شەرعی ئەحمەدی و تەدریسەکات، حیسبەتەن لله بۆ ئیشی نۆ بە لوتفی ئەکرەمە، سائیلاهی مەرتەبەی عالی بکەی بۆ خاتری جەدی ئەعلای خۆی کە فەخری ئەنبیا و خاتەمە، بۆ چەکی چزڵی کە یا بۆنی کەبابە دێ لە دوور، یاخۆ بۆ کڕوزە لە جەرگ و دڵ بووە پەیدا ئەمە، زامی هیجری زاتی وا قابل نییە ساڕێژ ببێ، ظاهیرا بەردی لە حەد بۆ ئەم برینە مەڵحەمە، مردنت چاتر لە ژینە نووری ئەمما چی ئەکەیت، سینە سەختە چاوی نەئترسێ لە هیچ ئەم بنیادەمە، من کە پرسییم ڕەمزی ساڵی فەوتی نووکی خامەکەم، بۆی نووسیم خودا لوتفی لەگەڵ کەیت دائیمە.